نوێترین بەرهەمی یەکێک لە هونەرمەندە هەرە دیار و نەخۆشەکان کە بێگومان بە زاراوەی لۆر گۆرانی ئەڵێت دیارێکێکە لەو گۆرانی بێژانەی کە چەندین کلیپی زۆر تایبەتی هەیە ئەویش هونەرمەند ئازیتا ئیبراهیمیە لە ئێستا نوێترین بەرهەمی خۆیان بڵاوەکەن لە ژێر ناونیشانی سپێدەی سوو. دیارە زاراوەی لۆر یەکێکە لەو زاراوە هەرە تایبەت و جوانانەی کە بێگومان گۆرانی زۆر هەیە بەو زاراوەیە و بەشێک لە هونەرمەندە دیار و نەخۆشەکانی و ناوچانەش هەمیشە هەوڵ ئەیەن کە چەندین بەرهەمی بە بڵین فۆلکلۆر و چەندین ڤیدیۆکلیپی زۆر جوان بەجلی کوردی و هەروەها کەشێکی کوردانەی زۆر جوانەوە بتوان کە بەرهەمەکانیان پێشکەشکەن. لە ئێستاشدا ئەم هونەرمەندە خۆشەویستاویش هونەرمەند ئازیتا ئیبراهیمیە نوێترین بەرهەمی خۆی بە زاراوەی لۆری پێشکەش بە هەوادارانیەکە. هونەرمەند ئازیتا ئیبراهیمی نوێترین میوزیک ڤیدیۆی بەناوی سپێدەی زوو بڵاو کردوێتەوە کە بە شێوەزاری لۆر گۆرانێکی وتووە. سپێدەی زوو تێکستی بابەک دۆڵەتیە و لەلایەن محەممەد کلاسی بەهار کاری میوزیک و دابشکردنی بۆ کراوە و واحد تاهر خانی کاری میکس و ماسرێنی بۆ کردوێت. Tanya